کۆیاڕەوە یەکێک لە نووسەر و لە قەڵەمە دیارەکان کە خاوەنی چەندین تێکست و بەرهەمی ئەدەبیە لە کۆڕێکی ئەدەبیدا لە نێو هەڵەبجەی ئەز و خۆشەویستە دیارە خوێندنەوە و هەروەها گفتوگۆ لەسەر دوو بەرهەمی شیعری ئەم شاعیرە دیار و ئەم قەڵەمە دیارەی نێو ئەدەبیات کرا. لا گەلەری جەلال عەزەبانی لە ئێوارە کۆڕێکی ئەدەبیدا خوێندنەوە و ناساندن بۆ دوو بەرهەمی نووسەر و شاعیر کۆیاڕۆڤ کرا. ئێوارە کۆڕادەبیەکە بە ئامادەبوونی ژمارەیەک لە هاوڵاتیانی هەڵەبجە بەڕێوەچوو تێدا ڕخنەگری ئەدەبی دەوران محەممەد خوێندنەوەیەکی ئەدەبی ڕەخنەیی بۆ دەقە شعرەکان و کتێبی لە دۆزەخی نیشتیمانەوە بۆ بەهشتی نامۆی کرد. هەر لە ئێوارە کۆڕەکەدا هەردوو بەرهەمی نوێی نووسەر بەخشای ئامادەبووان. کۆیاڕۆڤ یەکێکە لەو گەنجە شاعیرانی هەڵەبجە کە ماوەی چەندین ساڵە لە دەرەوەی وڵات نیشتەجێیە و سەرەتایی نووسینی دەگەڕێتەوە بۆ ساڵانی 90ەکانی سەدەی 20. بەخێر بێن ئەمڕۆ لە مەراسمی ناساندنی دوودانە بەرهەمی نووسەری کورد کە کۆیاڕەوڤ ئەمانەوە تیش بخینە لە ڕووی ئەدەبیەوە تیش بخینە سەر بەرهەمەکان کە بەرهەمەکانێکیان یادەوەریە یادەوەری ئەو ڕێگایی کە هەر تاکێکی کورد ئەیگرێتە بەرەو ئاوارەی و بەرەو هەندەران و یەکێکیشیان کۆمەڵێک دەقی شعریە کە دووبارە ئەویش هەر لە ناواخنی دەقە شعریەکانە کۆچ بە بەردەوامی حزوری هەیە و ئەو ئازارەی کە تاکێکی کوردی لە ناو نیشتیمانی خۆیە هەیەی وای لێ ئەکا کە هەڵبێ لەم ئازارەوە لە نیشتیمانی خۆی هەڵبێ دووبارە لە ئاوارەیە هەمان ئازاریەخی پێگرێتەوە کە دووری نیشتیمانە ئەمانەوە تیشکێ بخینە سەر ئەم بابەتانە لە ناو ئەم کۆڕەیە و دوجار ناساندنی کتێبەکان و بە هەدیە بە دیاری کتێبەکە و بەرهەمە شعریەکە ببەخشینە ئامادەبووە.